تیکێتی نیشتمانی کوردستان لە سلێمانی ڕاستەوخۆ هەیە من محمودمان لەگەڵ هەیە منم کاتت باش دوازانێری چێ لەسەر کۆبوونەوەکە ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی کۆبوونەوەکە دەستی پێکردووە چێ بەشدارە هیچ بڕیارێکی دراوە هیچ زانێرەگەی لەسەر کۆبوونەوەکە کەی کۆبوونەوەکە کۆتایی دێت دوای کۆبوونەوەکە کۆنگرەی ڕۆژنامەوانی دەبەستن. بەڵێ دیاری کۆبوونەوەکەی ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی نیشتمانی کوردستان لە کاتژمێر 12ەوە دەستی پێکردووە واتە تا ئێستا کە ئێمە قسەکەی زیاتر لە 2 کاتژمێرە ئەم کۆبوونەوەی لە بارگای مەکتەبی سیاسی یەکێتی نیشتمانی کوردستان لە گەڕەکی بەختیاری شاری سلێمانی دەستی پێکردووە. کۆبوونەوەکە جێگیری یەکەمی سکرتێری گشتی یەکێتی نیشتمانی کوردستان کۆسە ڕەسوول سەپەرشی دەکارێکە لە بەرهەم ساڵح و هێروی برای مەحمەدی تێدایە و ئەم کۆبوونەوەیە کە کۆبوونەوەی ئەنجومەنی سەرکردایەتیە کۆبوونەوەی ئەنجومەنی سەرکردایەتی واتە کۆبوونەوەی ئەندامانی سەرکردایەتی زائیدەن ئەندامانی مەکتەبی سیاسی بەم دوو پێکهاتەیە ئەوترێ ئەنجومەنی سەرکردایەتی. ئەمانەی کە لێرەن ئەندامانی مەکتەبی سیاسی کە 11 ئەندامن و هەروەها ئەندامانی ئەندامانی سەرکردایەتی خۆی دیاری بەپێی مادەی 29 لە پەیڕەوی ناوخۆی یەکێتی نیشتمانی کوردستانە ئەنجومەنی سەرکردایەتی لە 45 ئەندامیان لە کۆنگرای هەڵەبژێن و 5 سکرتێری گشتی خۆی دیاری دەکا وەکو یەدەکن بەشێک لەوانە ئەمانە ئێستا گەر بەپێی و پەیڕۆ ناوخۆی بێ ئەبێ 50 کەس لەم کۆبوونەوەیە بەشداری بکا بەڵام لەبەرەوەی ئەندامێکی سەرکردایەتی یەکێتی لە ماوەی ڕابردووە ئیسقاڵەی کردووە کە ئەویش عرف ڕوشدی بۆ ئێستا ئاویتیان نییە بەڵام جێگرەکەشی دانەنراوە واتە ئێستا ئەو ژمارە تەواو نییە کە لە ژوورۆنتیایەتی ڕەنگە هەندێک لە ئەندامانی مەکتەبی سیاسیان سەرکردایەتی وجودیان نەبێ لەبەرەوەی کە کۆبوونەوەی ئەنجومەنی سەرکردایەتی بەپێی مادەی 33 لە پەیڕۆی ناوخۆی یەکێتی نیشتمانی کوردستان 2 مانگ جارێک دەبەسترێ بەڵام یەکێتی نیشتمانی کوردستان ئەم فەقڕەی پەیڕۆی ناوخۆی پێشێل کردووە و کەم جار هەبوو 2 مانگ جارێک ئەم حەزبە کۆبێتەوە تەنانەت لە دوای 1/6 مەکتەبی سیاسی یەکێتی نیشتمانی کوردستان کۆبوونەوەی مەکتەبی سیاسی دەست پێ کردووە چ جایەوەی کە کۆبوونەوەی ئەنجومەنی سەرکردایەتی بکات واتە پێشێکی شەش کە یادی یەکێتی بووە پێشتر ئەنجومەنی مەکتەبی سیاسیش کۆبوونەوەکانی هەڵپەسارد بوو کۆبوونەوەی ناکرد بەڵام کە مەکتەبی سیاسی دەستی کردووە بە کۆبوونەوەی ئەنجومەنی سەرکردایەتی ئێستا دەستی پێکردووە لە دوای کۆبوونەوەکانی مەکتەبی سیاسی واتە لە دوای 1/6 ئەنجومەنی سەرکردایەتی یەکەمین کۆبوونەوەی بکە ئەمەش بێگومان لە دوای کۆبوونەوەکەی دوێنەی مەکتەبی سیاسی یەکێتی هەر لە شاری کەرکووک کە لەسەر پڕۆژەکەی بەرهەم ساڵح کردیان و دوجار وتەبێژ یەکێتی بە ڕسمی ڕایگەیان کە ئەنی پرۆژەکەی بەرەم ساڵا پرۆژەیەکی دەبێت ئەم کۆبوونەوەی کە ئێستا دەستی پێکردووە نزیکەی 2 کاتژمە زیاتر لە 2 کاتژمێرە ببوورە بۆ قسەکردنە لەسەر پرۆژەی بەرەم ساڵا کە ئایا مەکتەبی سیاسی کە بڕیاریاوە پرۆژەکەی بەرەم ساڵا پرۆژەیەکێتی بێت ئەنجومەنی سەرکردایەتیەکەش هەمان ڕێی هەیە یان ئەوان پێچەوانەی ئەمە قسەیان هەیە یاخود ئەیانەوێت لە پرۆژەکە زیاد بکەن یان فراوانی بکەن یان خاڵی بۆ زیاد بکەنەوە یان هەمواری بکەن لای خۆیان ئەمە تا ئێستا ماوە نازانرێت ئاخۆ ئەنجومەنی سەرکردایەتیش دەنگ بە پرۆژەکە ئەدا یاخود ئەوش دەستکاری دەکات یان نا بەڵام ئەم کۆبوونەوەی بەردەوامە ئێمە چاوەڕێیەکەین بۆ ئەوەی کە کۆبوونەوەکە تەواو بوو قسەکەرێکی یەکێتی کە ئیماد ئەحمەدە قسە بکات بۆ دەستگاکانی ڕاگەاندن لێرە ژمارەیەک دەستگای ڕاگەاندن لێرەیە ئەمانەوێت لێدوان لە وتەبێژی یەکێتی وەربگرین بەڵام ڕێگە بە دەستگاکانی ڕاگەاندن نادرێ بچنە ناو بارگای مەکتەبی سیاسی لەبەرەوەی دەوترێت ئەمە کۆبوونەوەیکی حەزبیە بەڵام ئێمە هەر چاوەڕێین ئەگەر نا ئەوان بۆی قسەی بکەن لەسەر کۆبوونەوەکە و ئەنجامی کۆبوونەوەکە بۆ دەستگاکانی ڕاگەاندن بڵاو بکەنەوە. بەڵێ هێمن محمود